سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕانی هاوکارم هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 18 مانگی ڕێبەندە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەیانیەی 1200 چالاکی مافی ژنان بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە، دەست بەسەرکردنی کامران ساختمانگەر لە شاری سنە، سەپاندنی سزای زیندان و دوورخرانەوە بەسەر وەحید چاوەڕوان لە ئاودانان، گوشاری ئیدارەی ئیتلاعات بۆ سەر بنەماڵەی بەندکراوێکی سیاسی لە مەهاباد، گواستنەوەی محەممەد ئیسماعیلی ئازەر بۆ زیندانی مەهاباد، کۆبوونەوەی پرسنەلی مخابرات لە ئەهواز، راپۆرتێک لەسەر نەخوێندەواری و منداڵ حاوسەری لە ئێران و مانگرتنی گەورەی کرێکاران لە مەراکش. بەیانیەی 1200 چالاکی مافی ژنان بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارە. زیاتر لە 1200 چالاکی مافی ژنان دژبەرانی ئیعدام و بەندکراوانی سیاسی لە بەیاننامەیەکدا هۆشداریان بە کۆمەڵگای جیهانیدا و ڕایانگەیاند کە کۆماری ئیسلامی لە ساڵی ڕابردووی زاینیدا 938 کەس لەوانە 29 ژنی لە سێدارەداوە. ئەو بەیاننامەیە کە لە ماڵپەڕی تایبەتی گۆڵڕۆخ ئیرایی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئەڤین بڵاوکراوەتەوە جەخت دەخاتە سەر ئیعدامی ژنان و دەڵێت زۆربەی ئەو ژنانەی لە سێدارە دراون قوربانی تند و تیژی خێزانی، منداڵ هاوسەری و پێکهێنانی ژیانی هاوبەش بە شێوەی زۆرم لێبوون. واژۆکارانی ئەو بەیاننامەیە داوایان لە چالاکانی نێوخۆ و دەرەوەی وڵات کردووە دەنگی کەمینە جنسیەکانی ئێران بن و ڕێگە لە ئیعدامی تۆمەتبارانی ماددە هۆشبەرەکان بگرن، چونکە قوربانی کۆمەڵگایەکی نادادپەروەرن و هەمویان پراوێزخراو بوون. بەپێی ئامارەکان لە نێوان ساڵەکانی 2010 بۆ 2024 بەلانی کەم 241 ژن لەوانە 9 قوربانی منداڵ هاوسەری کە تەمەنیان ژێر 18 ساڵ بووە لە سێدارە دراون. چالاکانی مەدەنی لە کۆتایی بەیاننامەکەیاندا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی بوو. دەست بەسەرکردنی کامران ساختمانگەر لە شاری سنە. ڕۆژی چوارشەممە هەفتەی ڕێبەندان کامران ساختمانگەر چالاکی کرێکاری و مەدەنی خەڵکی سنە لە هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر ماڵەکەی لە شەقامی جامی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. ڕۆژی یەکشەممە 16 بەفرانباری 1403 جەلسەی دادگاییکردنی کامران ساختمانگەر لە لەقی 109 دادگای تاوانەکانی ژمارە 2 سنە بەڕێوە چوو. ئەو چالاکە کرێکاریە لەلایەن دادستانی سنە و جەهانگیر ئەڵماسی بەڕێوەبەری ئیدارەی ڕێگە و شارسازی کوردستان بە دروستکردنی بوختان و هەڵبەستی درۆ بۆ بەرپرسانی ڕژیم تۆمەتبار کراوە. سەپاندنی سزای زیندان و دوورخرانەوە بەسەر وەحید چاوڕان لە ئاودانان. وەحید چاوڕان لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا لە ئاودانان لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 12 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ شاری زاهیدان مەحکوم کراوە. وەحید چاوڕان چالاکی ژینگەیی و ڕاهێنەری پاراگلایدر لە شارستانی ئاودانان بووە و لە سەردەمی شۆڕشی ژینا لەلایەن دادگای ئینقلابی دێهلۆرانەوە بانکێشت و پاش ئازادی لە کاتی چوونە دەرەوە لە وڵات دەست بەسەر کراوە. ئەو چالاکە مەدەنیە دواتر بە هاوکاری لە محاربە، هەڵگرتنی چەکی گەرم و بێڕێزی با ڕێبەری تۆمەتبار و مانگی بەفرانباری 1402 لەلایەن قازی ڕەجەب محەممەدی بە 12 ساڵ زیندان و دوورخرانەوە بۆ زاهیدان مەحکوم کراوە. گوشاری ئیدارەی ئیتلاعات بۆ سەر بنەماڵەی بەندکراوێکی سیاسی لە مەهاباد. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، هاجەر ئامیا هاوژینی قادر خەرامانفەر بەندکراوی سیاسی خەڵکی مەهاباد لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و هەڕەشەی لێکراوە. قادر خەرامانفەر لە ڕێکەوتی 25 سەرماوەزی ئەم ساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی مەهابادەوە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمێکرا. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و هۆکاری دەست بەسەرکرانیشی هێشتا ڕوون نەکراوەتەوە. گواستنەوەی محەممەد ئیسماعیلی ئازەر بۆ زیندانی مەهاباد.
ڕۆژی چوارشەممە هەفتەی ڕێبەندان محەممەد ناسراو بە کامیل ئیسماعیل ئازەر شارۆمەندی خەڵکی مەهاباد بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. محەممەد ئیسماعیل ئازەر تەمەند 29 ساڵ خەڵکی گوندی قەڵعاسەنی سەر بە شاری مەهابادە و مانگی ڕەشەمەی ساڵی 1401 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە توند و تیژیەوە دەست بەسەر کرا. ناوبراو لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 6 مانگ زیندانی تەعزیری و 7 مانگ بەندکران بە پێبەندی ئەلەکترۆنی لە ماڵەوە محکوم کراوە. کۆبوونەوەی پەرسنەلی مخابرات لە ئاهواز ڕۆژی پێنجشەممە هەژدەی ڕێبەندان پێرسنەلی مخابراتی پارێزگای خوزستان بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان لە بەردەم وستانداری لە شاری ئاهواز کۆبوونەوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروش، خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی مەزایە دواخراوەکان، هاوسان سازی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. گەندەڵی و جەنایەتی مامورانی ڕەژیم لە زیندانی وەکیلابادی مەشهەد بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران بەندکراوێکی سیاسی پێشووی زیندانی وەکیلاباد لە نامەیەکدا گەندەڵی و جەنایەتی مامورانی ڕەژیمی لەو زیندانە بۆ ڕایگشتی ئاشکرا کردووە. بە ئوتەیە و بەندکراوە سیاسیە بەندکراوانی زیندانی وەکیلاباد بە تایبەت بەندی ژنان لە ژێر گوشارێکی جەستەیی و دەرونی بێوێنەدان و بەرپرسانی زیندان و مامورانی ڕەژیم لە ڕێگەی دووربینی نێو زیندانەوە بێنە و فیلمی ڕووتی بەندکراوانی ژن دەبین و بۆ مەبەستی دەستدرێژی سێکسی و بەکارهێنانیان وەکو سیخڕ و ئامرازی سەرکوتی بەندکراوانی دیکە کەڵکیان لێوەردەگرن. دوو تاوانباری سەرەکی بێڕەوشتی لەو بەندیخانەیە دوو مەلای بەرپرسی کاروباری فەرەنگین کە دەیان تاوانی جۆراوجێریان ئەنجام داوە و لەلایەن حکوومەتەوە پشتیوانیش دەکرێن. لە سێدارەدانی سێ بەندکراو لە خۆڕەماباد و مەشهەد و ئەردەبیل لە ڕۆژانی ڕابردوودا سێ بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، محارەبە و کوشتنی بە ئەنقەز لە زیندانەکانی خۆڕەماباد، مەشهەد و ئەردەبیل ئیعدام کراون. بە پێی راپۆرتەکان بەیانی ڕۆژی چوارشەممە هەفتەی ڕێبەندان بەندکراوێک بە ناوی زەرغام جەهاندیدە سۆها بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی ئەردەبیل لە سێدارە دراوە. لە زیندانی مەشهەد بەندکراوێکی بەلوچ بە ناوی حافز بەنی ئەسەدی بە تۆمەتی محارەبە لە ڕێگەی شەڕی چەکداری دژبە نظام ئیعدام کراوە. هەروەها بەندکراوێکی خەڵکی گومبەدی کاوس بە ناوی حەمید ڕەزا شاه مرادی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی خۆڕەماباد لە سێدارە دراوە. دەست بە سەرکردنی سێ شارۆمەندی بەلوچ لە میرجاوە و بەندەرەباس لە ڕۆژانی ڕابردوودا سێ شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی زەبیحوڵڵا ڕەحمەت زایی تەمەن 36 ساڵ، سەعید جەمال زەهی خەڵکی زاهیدان و خالێد کاشانی تەمەن 17 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. ڕۆژی پێنجشەممە 11 ڕێبەندان دوو شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی زەبیحوڵڵا ڕەحمەت زایی و سەعید جەمال زەهی لەلایەن هێزەکانی سپای پاسدارانەوە لە سنووری ڕووتە گڕفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارە نووسیان لەبەردەستانیە. لەلایەکی دیکەشەوە هێزە ئەمنیەتیەکانی بەندەرەباس بە دوای مێرمنداڵێکی بەلوچ بە ناوی خالێد کاشانی کەوتون و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار واستۆتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر بەندکراوێکی سیاسی و چالاکێکی معەلیمان. مەزدەک مەلەکی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئیسفەهان لە پەروەندەیەکی تازەدا بە 5 ساڵ زیندان محکوم و حسەین واحدی چالاکی سنفی فەرەنگیانی بۆجنرود بە 1 ساڵ زیندان سزا درراوە. بە پێی زانیاریەکان مەزدەک مەلەکی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام و ئەندامێتی لە گروپە دژبەرەکانی ڕەژیم بە 5 ساڵ زیندانی تەعزیری و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات. هەروەها 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. لەلایەکی دیکەشەوە حسەین واحدی چالاکی سنفی معەلیمانی بۆجنرود لەلایەن دادگای پێداچوونەوەی خۆراسانی شومالی بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە.
راپۆرتێک لەسەر نەخوێندەواری و منداڵ هاوسەری لە ئێران. بەپێی ئامارە حکوومەتیەکان لە 2 ساڵی ڕابردوودا ڕێژەی نەخوێندەواری، کەم خوێندەواری و منداڵ هاوسەری لە ئێران بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە وتەی چالاکانی مەدەنی 10 ملیۆن نەخوێندەوار و 10 ملیۆن کەم خوێندەوار لە ئێران بوونیان هەیە و نیوەی منداڵانی پۆلی شەشی سەرەتایی شارەزایی باشیان لە خوێندن و نووسیندا نییە. هەروەها پارێزگاکانی سیستان و بەلوچستان، ئازەربایجانی شەرقی و خۆراسانی ڕەزەوی زۆرترین ئاماری منداڵ هاوسەریان تۆمار کردووە و بەهۆی پەرەسەندنی هەژاری ئاماری منداڵ هاوسەری ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز دەبێتەوە. ڕۆژی ڕابردووش سەرۆکی دادگوستەری تاران باسی لە هەبوونی 3700 منداڵی زیاندیتوو کرد بوو. ئەو بەرپرسە دەوڵەتی هەروە ڕایگەاندووە کە زۆربەی ئەو منداڵانە شارۆمەندانی غەیرە ئێرانی و منداڵانی کارن و لە هەموو جۆرە ئیمکاناتێکی پەروەردە، بێهداشت، ڕێفاه و دەرمان بێبەشن. دو هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی گەورەی کرێکاران لە مەراکش. ڕۆژی پێنجشەممە 18 ڕێبەندان هەزاران کرێکاری خەڵکی مەراکش لە ناڕەزایەتی بە گۆڕانی یاسای کار و تیجارەت لە وڵاتە ڕۆژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێی زانیاریەکان دەوڵەتی مەراکش یاسای کرێکاری گۆڕیوە و کرێکاران وەک جاران ناتوانن بێ مۆڵەت مان بگرن. هەروە سەعاتی کاری کرێکاران زۆرتر کراوە و سندوقی تامینی ئیجتیماعی ملی مەراکش لە خەزانەی دەوڵەت هەڵوەشێندراوەتەوە. کرێکاران دەڵێن گۆڕانکاریەکانی دەوڵەت هەموو دەستکەوتەکانی کرێکاران لە ناو دەبات و نێونەرانی یەکێتیە کرێکاریەکان داوای دانوستان لەگەڵ دەوڵەت، هەڵوەشانەوەی یاسادژە کرێکاریەکانی دەوڵەت، کەمکردنەوەی ڕێژەی هەڵاوسان و پێدانی مافی دامەزراندنی ڕێکخراوەی سەربەخۆ و مانگرتن دەکەن. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.